سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی یەکێتی ئەوروپا دەکەین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەڵبژاردنەکە بەڕێوەچوو لێکەوتێکی دەبێت لەسەر سیاست و ئابووری لە یەکێتی ئەوروپا، هەروەها پرسی کۆچبەران و کاریگەریەکانی لەسەر جەنگی غەزە، هەروەها جەنگی ئۆکرانیا. ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەڵبژاردنی پەرلەمانی ئەوروپا بەڕێوەچوو کە 360 میلیۆن کەس لە 27 وڵاتی ئەوروپی مافی ئەویان هەبوو کە بەشداری دەنگدان بکەن. دیارە ڕێژەی دەنگدان بەپێی ئەو ئامارانەی کە بڵاو کراوەتەوە ڕێژەی لە 150ەکە. دیارە ئەم هەڵبژاردنە بەراورد بە هەڵبژاردنی 2019 زیاتر بووە کە پێشتر لە 140 بووە لە هەڵبژاردنی 2019 جارە بەرز بۆتەوە بۆ ڕێژەی لە 150. و دیارە پەرلەمانی ئەوروپا لە 720 کورسی پێکهاتووە. هەر وڵاتێک بەپێی ژمارەکانی گۆڕانکاری بەسەردادێت. ئەوەی کە ئەڵمانیا لە هەمویان لەبەرەوەی کە ژمارەی دانیشتوانی زیاترە، کورسەکانی لە پەرلەمانی ئەوروپا زیاترە. دیارە و هۆکارانەی کە ئەم جارە لەم هەڵبژاردنەدا زەقکرانەوە پرسی کۆچبەرانە کە ئێستا پارتە ڕازڕەوە توندڕەوەکان دەنگەکانیان زیادی کردووە کە هەڕەشەی مەش بە هەڕەشە بۆ سەر کۆچبەران دادەنرێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەفریقاوە ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن. بامان شێوە پرسی کەشوهەوا، سیاسەتی ئابووری و جەنگی غەزە و لەگەڵ قەوارەی زیانوێش لێکەوتێ بۆ پەرلەمانی ئەوروپامان هەیە. بامان شێوە کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا هەیە کە ڕۆڵی حکوومەتێک دەبینی و بەهامان شێوە ئەنجومەنێکیش هەیە. دیارە لە هەڵبژاردنەکان وەکو کورد دوو کوردیش کە خەڵکی باکووری کوردستانن توانیویانە کە سەرکەون بۆ پەرلەمانی ئەوروپا. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر لوئەی جاف، سەرۆکی سەنتەری کێسک پاریس لە پاریسەوە قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. باز لە ئەنجامی هەڵبژاردنەکان بکەین، هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا لە چ وڵاتێک بڵێن ئەوانەی کە ڕازڕەوی توندڕەون سەرکەوتیان بەرەستێناوە، دواتر باز لێکەوتەکانیش کە لەسەر پرسی کۆچبەران و بوارەکانی دیکەش. ئەوەی ڕاستی بێ بەعام لە وڵاتە ئەوروپیەکان ژمارەی دەنگیان زیادی کردووە. لە فەرەنسا من کە خۆم لێرەم لە نزیکەوە متابعەم کردووە بۆی تەرکیزی بکەمە سەر بە حکمەوە یەکێکە لە پایەسەرەکیەکان، یەکێ لە ئەڵمانیا و لە فەرەنسا. ئەم دوانە دوو وڵاتی گەورن لەگەڵ ئیتالیا و ئیسپانیاش، بەڵام ئەم دوانە یعنی با بڵێن پایەسەرێکیەکانن. لە فەرەنسا دەنگەکانیان 131 لە دەنگی کۆی گشتی دەنگەکانیان هێناوە، 131 بۆ حزبێکی حزبی لۆپێن. ئەمە یەکەم جار نییە کە دەنگیان زیادەکە یاخود ئەیبەنەوە لە هەڵبژاردننی پێشووتریش پێش 5 ساڵ هەر باماشەوە بردبوویانەوە، بەڵام وەکو ئەم جارە با بڵێن هەستی پێ نەئەکرا ئەم هێزە با بڵێن ئەم هێزەی ئێستا، چونکە بەرامبەر بەو حزبی دەسەڵات کە حزبەکەی سەرۆک ماکرۆن ما بوو بە وەکو جۆن بڵێ سۆنامیەکی سیاسی لە فەرەنسا کەوای کرد کە سەرۆکی وڵات کە فرانسۆ کە ماکرۆنە ئیمانوێل ماکرۆنە پەرلەمانی هەڵوەشانەوە. پەرلەمان هەڵوەشانەوەی پەرلەمان ئەوەی ڕاستی بێ ئەوە نەبێت کە مەسەڵەن لە سەعات 8 ئێوارە ئەنجامەکان بەڵاو کرایەوە و ئەو لە 8 و لە سەعات 9 باڵین پەرلەمانی هەڵوەشانەوە بە 1 سەعات بیری نەکرد بێتەوە. ئەم پرۆسەیە ماوەیەک پێش ئێستا یاخود ئەم سیناریۆیە ماوەیەک پێش ئێستا بیریان لێ کردوتەوە، هەموو سیناریۆکانیان لە بەردەستا بووە. لە حاڵەتێ بیبینەوە باسی حزبی ماکرۆنەکەم سەرۆک ماکرۆن، لە حاڵەتێ بیبینەوە چی بکەین، لە حاڵەتێ بدۆڕێن چی بکەین، و هەموو کارتەکانی لە بەردەستا بوو. و یەکێک لەو هەڵبژاردنانە ئەوەیە کە هەر پەرلەمان هەڵبۆشێتەوە و پەرلەمانیان هەڵوەشاندەوە بە حەقیقەت. و لە 30 مانگ خولی یەکەم دەست پێکا و حوتی خولی دووهەم دەست پێکا لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی فەرەنسا. بۆچی؟ یعنی ئەم مینە با بڵێن فاکتەر و هەنی زۆرە، با بڵێن هۆی زۆرە. یەکێک لە هۆ سەرەکیەکان ئەوەیە کە لە هەڵبژاردننی ڕابردوودا هەرچەندە زۆرینە بۆ حزبەکەی ئیمانوێل ماکرۆن هەبوو، بەڵام چەپی چەپ دەنگێکی زۆر پەرلەمانتارێکی زۆری چوو بۆ فەرەنسا، یعنی پەرلەمانی فەرەنسا کە 377
با بڵێن هێنا کورسیە و کورسیەکی زۆریان بەدەستەوە بوو و ئەمە لەلایەک چەپەکان لەلایەکی تریش ڕاستەوەکان تونندڕەوەکان زیاد تقریبا نزیکەی 90 کورسیەکیان بەرکەوت لە جای پێش و بۆیە هەر پرۆژەیەکیان ئەبردە بەرلەمانەوە ینی با بڵێن بە ململانیەکی زۆر هاتێ ئەپڕی و هەمیشە مناقەشەی تیا هەبوو مناقەشەی توندی تیا هەبوو و لە زۆربەی زۆری با بڵێن ئەو یاسانەی کە ئەبوایە زەڕور بوو دەنگی بەسەر بدرێەوە لە بانگەشەی هەڵبژاردننی سەرۆک ماکرۆن با بڵێن بانگەشەی لەسەر کردبوو ئەو یاسایانە و ئەبوایە ئەبێت جێبەجێ بکەش کە بەشێک بوو لە بەڵێنەکانی هەڵبژاردن یعنی زۆر قرس بوو بۆ فراکسیۆنی حزبەکەی هەرچەندە چەندێکی زۆرینەن بۆیە ئەمە قۆستەوە ئەم حەدەسە ئەم ڕووداوە بۆ ئەوەی کە پەرلەمان هەڵوەشێنێتەوە بەو هیوایەی کە جارێکی تر لەم هەڵبژاردنە زۆری نەبێنێتەوە حزبەکەی هەرچەندە تۆزێ قورسە بێ ینی بە حەقیقەت زۆر قورسە بێ بەڵام لە فکری خۆیان ئەمەیە بۆ چووکە هۆیەکی تر و فاکتەرێکی تریشەیە کە فاکتەرێکی تا ڕادەیەک مێژوویە ئەوەیە کە کۆماری پێنجەم ئەم کۆماری ئێستای فەرەنسا کە پێوزێ کۆماری پێنجەم کە لە ساڵی 1958 دامەزراوە ئەویش لە دوای شەڕی جیهانی دووهەم با بڵێن کە دواتر شارل دوگۆل و ئەو هێزەی کە لەگەڵی هەبوون لەگەڵ ئەمریکەکانە نازیەکانیان لە فەرەنسا دەرهێنا و حکوومەتێکی ئینتیقالی دروست بوو لە دوای حکوومەتی ئینتیقالی ئەم دەستورێکی نوێ با بڵێن دامەزرا کاتی خۆی شارل دوگۆل کە بە باوکی کۆماری پێنجەم دادەنرێ شارل دوگۆل شەرتی ئەوە بوو کە دەستورەکە بەو شێوەیە بنووسێ کە ئەو ئەوێت بەواتای ئەوەی کە وەکو سەرۆکی وڵات کە هەڵ ئەبژێرێ پێویستی بەوەیە کە پەرلەمان زۆرینەی پەرلەمان ینی بە شێوەیەک ڕاستەکان دابنری هەڵبژاردن کە زۆرینەی پیاوی حزب ینی ئەو پیاوانی کە عایدی خۆین ئەو پیاوە سیاسیانی کە سەر بەخۆین ئەوانە بشنە پەرلەمانی لە بەردەستا هەبێ بۆ ئەوەی هەر یاسایەکی بوێ پەرلەمان بە زۆرینە دەنگی لەسەر بدا و ئەویش ئیمزای بکات و بیکا بە شێوەیەکی با بڵێن واقعی و جێبەجێکراو بۆیە نەیەویست بە حەقیقەت وەکو کۆماری با بڵێن چوارەم یا کۆماری سێهەم خەلەل دروست ببێ لە نێوان با بڵێن جۆرێک لە هاوسەنگی دروست ببێ لە نێوان ئۆرگانەکانی دەوڵەت لە مؤسسات و دەستگاکانی دەوڵەت کە پەرلەمانە کە جێگایەکی با بڵێن تەشریعیە لەگەڵ حکوومەت و سەرۆکایەتی کە دوو جێگای تەنفیزین یعنی بۆ کاری تەنفیزی و کاری دەرکردنی ڕێنمایی و بڕیارەکان بۆیە ئەمە ینی هینێکە وەکو چۆن بڵێ خەلەلێکە و تا ئێستا چەندین حزبی فەرەنسا داوای دەوە دەکەن کە ینی ئەم کۆمارە کۆتایی پێ ببێت و کۆماری شەشەمدا بمەزرێ و ئەو دستوری کە نووسراوە کاتی خۆی گۆڕاکاری تا بکرێ بۆیە ئەو هەڵبژاردنانی لە بەردەمی ماکرۆندا بوون ئەمەی هەڵبژارد هەرچەندە ئەمە هەنگاوێکی سیاسی زۆر قورسە لەلایەکە و خەتەریشە لەلایەکی تر ساڵی 1933 مان بیرەخاتەوە کاتی خۆی کە نازیەکان چۆن 32 چۆن لە ئەڵمانیا هتلر و حزب ناسیەکەی چۆن یعنی بە دیموکراتیانە چوونە دەسەڵات و لە دوای ئەوە دەسەڵاتیان قۆرخ کرد و دوایەوە یعنی ئەو مەجازرەی کە لە ئەوروپا دروست بوو شەڕی جیهانی دوو هەموو ئەو وڵاتانی داگیر کرد و ئەو بابەتانی ینی ئەو شەڕانە دروست بوون بۆیە یعنی هەنگاوێکی خەتەرە لەلایەک یعنی کە یاریکردنە بە ئاگر بەڵام لەلایەکی تریشەوە ماکرۆن بۆ معروفە کە دایمەن حەزی لە خەتەریاتەوە بەڵێ ئەوەی کە بڵێنەوە 1920 کورسی کە باست کرد ئێستاوەی کە ڕازڕەوی تونڕەوە لە کۆی گشتی ئەو چەندی بەرەسێناوە دەنگەکانیان زۆر زیادی کردووە کە بڵێن لە فەرەنسا زۆریان بەرەسێناوە لە فەرەنسا زیادی کردووە لە فەرەنسا پێشتر زۆر ژمارەی کەم بۆ ئەم ئێستا تقریبان بوون بە 24 ئەوەی ڕاستی بێ ستاتیستیکی هەموو وڵاتەکانم لەلانی هەر 27 دەوڵەتەکە بە شێوەیەکی بەڵام ژمارەیان زیادی کردووە تقریبان لەوانەیە بگەنە نزیکەی 90 بۆ 100 یعنی ژمارەیان تۆزێ زیادی کردووە بە شێوەیەکی عام بۆیە یعنی با بڵێن لە ڕووی بڕیار یاخود تێپەڕاندنی یاساکانی یەکێتی ئەوروپا هیچ گۆڕانکاریی ئەوتۆ نابێ بۆیە وەکوتم پێشووتر حزبی محافظی معتەدیلەکان
ڕاستەوە معتەدیلەکان ژمارەیان کەم بۆتەوە بەڵام وەکو خۆیان ماون ئەبن بە گەورەترین کوتلە فراکسیۆن سۆسیال دیموکراتەکانی هەموو وڵاتەکان بە هەمان شێوە ئەبنە دووەمین کوتلە وعادەتەن ئەم دوو با بڵێن هێزە سیاسیە هەمیشە یا دەستا و دەستی دەسەڵاتەکەن لە بینی خۆیان یاخود لەبەرەوەی دوو هێزی دوو بەنامەی جیاوازیانەیە دوو فکری جیاوازیانەیە دوو با بڵێن ئایدۆلۆژیای جیاوازیانەیە بەڵام لەبەر ئەوەی خەڵکانێکی هەنن وەکو چۆن لە حکومڕانن چکە تۆ لە دنیای حزب لە گۆڕەپانی سیاسی حزبت هەیە حزبی حکومڕانە یعنی لە ئەساسەوە دروست بووە بۆ حکومڕانی ئەمانە خەڵکانێکی پراگماتیکن خەڵکانێکن ئەتوانن لە ڕووی سیاسیەوە تەنازولات بدەن هەنگاوی سیاسی بنن بەڵام حزبیشت هەیە لە ئەوروپا بەتایبەت حزبی چەپی چەپەکان یاخود ڕاستی ڕاستەکان ئەمانە ئەزانن کە قەت ناکەنە دەسەڵات یعنی یاخود زۆر زەحمەتە بکەنە دەسەڵات بەڵام لێرن بۆ ئەوەی کە خەتی سیاسی حزبەکانی تر لە هاوشێوەی خۆیان بگۆڕن مەسەڵەن بۆ نمونە کۆمەنیستی یعنی ئەوەی چەپی چەپ لە فەرەنسا بۆ نمونە یعنی زەحمەتە بە تەنها بگەنە دەسەڵات بەڵام لە ڕووی فکرەوە لە ڕووی پرانسیپەوە لە ڕووی ئایدۆلۆژیاوە ئەو تەرحانەی کە ئەیکەن وا دەکات لە سۆسیال دیموکراتەکانی فەرەنسا یاخود سۆسیال دیموکراتەکان بە هەمان شێوە لە وڵاتەکانی تر وەکو سوید وەکو وڵات ینی ئەوانەی کە سۆسیال دیموکراسی تایە بەقوەتە ئەڵمانیا بە هەمان شێوە وایان لێ ئەکا کە ئەوانە تا ڕادەیەک خەتی سیاسی خۆیان هەنکەن با بڵێن بگۆڕن و بیگونجێنن چونکە ئەمانیش بەشێکن یعنی لە ڕووی سوسیۆلۆجیەوە گروپێکی کۆمەڵاتی بەهێزن لەناو دەنگێکی ئینیان هەیە بڵێن لێکەوتەی چی دەبێ ئەم هەڵبژاردنە لەسەر پرسی کۆچبەرانە ئابووریە واتە جەنگی بڵێن ئۆکرانیا و غەزەش لێکەوتەی هەیە ئەوەی ڕاستی بێت لە بانگەشەی هەڵبژاردنەکان شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێوترێ ئەوان تا لە نێوان ئیسرائیل و حەماس بوو بە بەشێکی گرنگی با بڵێن بەتایبەت چەپی چەپەکان و ڕاستەوەکانیش ینی بەڵام چەپی چەپەکان تەنانەت کاندیدیان هەبوو ینی لە فەرەنسا کاندید هەبوو کاندیدی فەڵەستینی هەبوو ینی خەڵکی یان تێ کردبوو بە ڕەچەڵک فەڵەستینی وەکو مرەشەح و بەهێزەوە و ینی باڵێن پشتگیریانە کرد تەنانەت لە پەرلەمانی فەرەنسا چەندین جار لەم ماوەیە بۆ یەکەمین جار ینی لە مێژوودا بەم شێوە زەقا عەلەمی فەڵەستینی و با بڵێن لە دا ئەو بابەتانە بوو بە بەشێکی سەرەکی ئەمەش وای کرد کە بەشێک لە ڕێی عامی ئۆروپی بە حقیقت پێی ناخۆش بوو ینی پێیان خۆشە وەکو ئەخبار باسی ئەم بابەتانە بکرێ بەڵام پێیان ناخۆشە کە بێ بە بەرنامجکەم یعنی خۆیان معنی نین یعنی خۆیان بە معنی نازانن بەرامبەر بەو شەڕە بۆ خۆیان بە معنی ئەزانن لە ڕووی مرۆڤایەتیەوە لە ڕووی هاوکاری و هاریکاری مرۆیی نەکەوەی کە مەسەڵەن بە شێوەیەک لە شێوەکان ببێ بە یعنی با بڵێن بەشێکی سەرەکی لەسەر ئەوەی کە دەنگ بدەی بە یەکێک لەبەرەوەی پشتگیری ئیسرائیلەکە یاخود پشتگیری ناکە یاخود پشتگیری حەماسەکە یا نایکە ئەلەو بابەتانە ئەمەش وای کرد بە حقیقت بەشێک لەو خەڵکانی کە یاخین دەنگیان زیاتر بدەن بە ڕاستەوە توندڕەوەکان و تەنها ئەوەیە کە یانوەیە کە تۆزێک گۆڕەپانی سیاسی کۆنفیگریشنی گۆڕەپانی سیاسی تۆزێک گۆڕەکاری بەسەردا سیستەمەکە جۆرێک لە جۆرەکان بشکێ بەڵێ لەسەر جەنگی ئۆکرانیا باز لەوەی کە ڕەوی توندڕەوە دروستە پەیوەندیان لەگەڵ پۆتین باش بێ یاخود کاریگەری دەبێت لەسەر جەنگی ئۆکرانیا کە ئێستا دەنگەکانیان زیادی کردبێ بەڵێ بەشێکیان بینیان خۆشە لەگەڵ رووسیا بە شێوەیەکی گشتی لەگەڵ دۆناڵد ترامپیش یعنی ئەمانە زین چۆنە بە شێوەیەکی عام بەتایبەت لە کولتوری ئۆروپی لە کولتوری غەربی بە شێوەیەکی گشتی پرانسیپ و نزیک بوونەوە لە ڕووی ئایدۆلۆژیا ینی بە جۆرێک لە جۆرەکان وایان لێکا لە یەک نزیک بنەوە ئەو خەڵکانی کە ئاڵێم توندڕە واتە مێتۆدی توندڕەوی بەکاردێنن ڤایۆلانس ینی بەکاردێنن یعنی بە شێوەیەکی توند و تیژی لە سیاسەتە تەعامل لەگەڵ بابەتەکانە دەکەن زۆر جار لە یەکەوە نزیکن و زۆر جار ینی گفتوکۆ و بیر و ڕاگۆڕینەوە هەیە لە بینیانە بۆیە ئەو مێتۆدانین بۆ نمونە مەسەڵەن مێتۆدی رووسی کە ینی بەڵێ ئەوروپایە بەڵام ئەوروپای شەرقیە کە زۆر نزیکە لە مێتۆدی خۆمانەوە
يعني ميتودی شرقی ئەوسەد بە حکومەوەی لە شرقی ئەوسەدی توندوتیژی هەیە شەڕ هەیە یعنی کێشەکان هەمیشە بە ئاشتی حل نابێ چارەسەر ناکرێ بۆیە ینی ئەوروپایەکان نا مەزاجیان بە شێوەیەکی عام ئەوەیە کە بە تایبەت لە دوای شەڕی جیهانی دووەمەوە مەزاجیان بە شێوەیەکی عام ئەوەیە کە دایمەن بە گفتوگۆ بە دیبلۆماسیەت ئیشەکان دوور لە توندوتیژی چارەسەر بۆ کێشەکان بدۆزنەوە لەوە تێناگەن ینی بەڵام تونڕەوەکان لەوە تێ دەکەن ینی پیان هنا ینی پیان طبیعیە مەسەڵەن بۆ نمونە کە رووسیا شەڕی بەرامبەر بکرێ پیان طبیعیە کە وەڵام بداتەوە بەشێک ینی ئەم جۆرە نزیک بوونەوە هەیە لە ڕووی ئایدۆلۆژیەوە یان نزیکن لە ڕووی ئایدۆلۆژیەوە لەسەر کۆمەڵی پرانسیپی سەرەکی با بڵێن متفقن بۆیە و رووسیاش لە هەندی حاڵەت یا هاوکاریان نەکات ینی لە ڕووی ئەعلام و هاوکاریان نەکات ئەم ماوەی ئەخیرە رووسیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو کاتی خۆی زۆر ڕۆڵێکی گرنگی هەبوو لەوەی کە ترامپ با بڵێن هەن ببێ با بڵێن هەڵبژێرێ ڕۆڵێکی گەورەی هەیە ئێستا لە فەرەنسا ماوەی با بڵێن کاتی هەڵبژاردنەکان چەندین سایت و چەندین پیجی فەیسبوک و چەندین ینی با بڵێن لە تویتەر کە ئێستا پێوترێ ئێکس ئەمانە هەمووی پیجیان هەبووە و تەئسیر کاریگەریان هەبووە شتیان وا بەڵاوە کردەوە کە تۆکو جۆرێک لە پشتگیریکردن لە توندڕەوەکان با بڵێن ئەو تیمانەی حکوومەتی فەرەنسا کە ئیش لەسەر ئەم بابەتانە ئەکات چەندین با بڵێن ئەکاونت و ئەو شتانەی یعنی با بڵێن هەن کردووە بەجۆرێک لە جۆرەکان ملانی لەگەڵ دژایەتی کردووە هێشتووە ئەو پەیامانەی بە شێوەیەکی زۆر بگاتە هەموو خەڵک بۆیە ینی جۆرێکە لەوەی کە ینی ئەم هینە هەیە جۆرێک لە دەستێوەردان ینی جۆرێک لە دەستێوەردان من بۆ نمونە رووسیا حەزەکان توندڕەوانە بن ڕەنگە ئاسانتر بێ بۆ ئەو لەگەڵ یانە ڕێک بکەوێ تاوەکو معتەدیلەکان یاخود سۆزەلی لەسەر جەنگێک کاوتۆر کاریگەر لەسەر جەنگی ئۆکرانیا ئەگەر دەنگیان زیادی کردو ئێستا ئەوەی ڕاستی بێ جەنگی ئۆکرانیا بە شێوەیەکی گشتی ینی جەنگێکی استراتیژیە ینی تەنها با بڵێن جەنگێکی ینی با بڵێن جەنگێکە ئەتوانم بڵێم ینی زۆر ینی بابەتە استراتیژیەکانی زۆر لەوە گەورەترە کە مەسەڵەن کۆمەڵی حساباتی تەنها حساباتی ئۆروپی بێ ینی لەوە گەورەترە چکە حلفی ناتۆی تایە ئەمریکای تایە وڵاتانی تری ئەمریکای شمالی وەکو کەنەدا وەکو وڵاتانی تر ینی پشتگیری ئەکەن ئەمە شەڕێکی استراتیژیە لەسەر مەسائلی با بڵێن زیاتر وزە بە حکومەوەی کە رووسیا گەورەترین بەرهەمهێنەری گازە لە دنیا و ینی یەنێکی سەرەکیە بەرهەمهێنەرێکی زۆر سەرەکی گازە و ینی بە جۆرێک لە جۆرەکان تەحدید و حدودی سنوورێک دابنن بۆ با بڵێن هێزەکەی ینی یەنێکی استراتیژیە ئەم هەڵبژاردنە بە تەکید ئەگەر زۆرینەی زۆری پەرلەمانتارەکان توندڕەوەکان بوونایە تەسیری ئەکرد بەڵام وەکو وتم لەبەرەوەی زمانیان زیادی کردووە بەڵام زۆرینەی ڕەهانین ڕەنگە سیاسەتی اتحادی ئەوروپا هەروەکو خۆی بێ بەرامبەر بە ئۆکرانیا باشە بەڵام ئەوەی بیڵێن شەڕی ئۆکرانیا ینی ئەوەی باسی زیاتر باسی غەزە و شەڕی ئیسرائیل لەم حملەی انتخابیە هەبووی پەرلەمانی ئەوروپا کەمتر باسی هێنکرا کەمتر باسی با بڵێن ئۆکرانیا کرا سەبارەت بە پرسی کۆچبەران ئێستا سیاسەتێکەیە و دژایەتی کۆچبەران بڵێن ڕەوازی زۆری پێدرێ کاریگەری چیە لەسەر پرسی کۆچبەران کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەفریقاوە خەڵکێکی زۆر ڕووی کردوتە ئەوروپا بە تەکید کاریگەری دەبێت چکە ئەمانە با بڵێن بە حکومەوەی دەنگیان زیادی کردووە لە ناوخۆی وڵاتەکان لە ڕووی اتحادی ئەوروپا وەکوتم زەحمەتە ینی گۆڕانکاری گەورە ببێ وەکوتم بچکە زۆری نەنابن ئەمە وەکو یەکێتی ئەوروپا بەڵام ئەمە کاریگەریە بێ لە ناوخۆی وڵاتەکان ینی وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا وەکوتم مەسەن نمونەی فەرەنسا کە یەکێکە لە پایەسەرێکیەکان هەڵبژاردن ئەکاتەوە ینی بردنەوەی توندڕەوەکان بوون بە هێزی یەکەمی سیاسی لە ڕووی دەنگەوە وای کرد کە پەرلەمان هەڵبۆشێتەوە ئەگەر ئێستا حکوومەت بەرنەوە بە تاکید کاریگەری زۆری ئەبێت و بە تاکید ئەڕۆنە یەکێک لە ئۆرگانە سەرەکیەکانی یەکێتی ئەوروپا ئەم کاتە کاویش ئۆرگانی کۆنسەی ئەوروپیە کە بڕۆنە کۆنسەی ئەوروپی ڕەحمەت ڕەنگە زۆر زەحمەت بێ چکە جهێتێکی تەنفیزیە لەگەڵ کۆمسیارەکان ڕەنگە ینی ئەوەی بیانەوێ ڕەنگە ینی ڕێنمایی دەکەن ڕەنگە ینی کاریگەریان ئەبێت من پێم وایە وەکو ئەم حاڵەی ئێستا ئەگەر لە ناوخۆی وڵاتەکانی ئەندام نەیبنەوە کاریگەریکی ئەو تۆی نابێت هەروەکو خۆیان تەبان وەکو پێشتر
قسەی خۆیانەکەن بەنامەی خۆیانەکەن ژاکی خۆیان دەردەبڕن دژ بە کۆچبەران بەڵام لە ڕووی یاساییەوە یاسایەک دەربکرێت کە کۆچبەران بنێرنەوە زەحمەتە چکە لە دەسەڵاتانی ناتوانن ینی ئەو شتانە تێپەڕێن بە پێچوانەوە ئەگەر بیبنەوە لە هەڵبژاردنەکان ئەتوانن لە ناوخۆ سەرەتا یاساکان بگۆڕن و دواتر ئەشتوانن لەو شوێنانەی کە ئەبن بە نوێنەری ئەو وڵاتانە لە دەستگاکان و ئۆرگانەکانی یەکێتی ئەوروپا کاریگەریان هەبێ ئیزافەیەک بۆی پێشووتر باسم کردوتم چەند ئۆرگانێکی سەرەکی هەیە و ینی لە ئۆرگانە سەرەکیەکانیش لە یەکێتی ئەوروپا بە تایبەت لژنە هەیە لژنەی ناو پەرلەمانی ئەوروپا هەیە لژنەی مالی هەیە لژنەی سیاسەتی دەرەوە هەیە کە لژنەیەکی ینی بە تایبەت جاران ئەگە بیرمان بیرتان بێ کەیانوت خافێر سۆلانە ئاهات یعنی بەڕاستی کاریگەریان هەبوو لە جیهانە یعنی لە دوای ئومە متحیدەیەکێک بوو لە هینەکان کە دووبلەماسیەتی دنیای با بڵێن ئەیتوانی کاریگەری هەبێ لەسەری بۆیە ئەو لیژنانش گرنگن ئەگەر ئەم تونڕەوانە بڕۆنە ئەو لیژنانش تەوان کاریگەری هەبێت بەڵێ بەڵێ کاکتۆر ئەوەی کە سەرتاش باست کرد پەیوەندی هەیە لە بینی نازیەکان و یاخۆڵێن فاشەکانی ئیتالیا لەگەڵ ئەم بارودۆخێکی ئێستا ئەگەر تونڕەوەکان بێنە پێشەوە یاخۆ جیاوازە ئەوەی ڕاستی ئەگەر ینی لە ڕووی فکرەوە ینی تونڕەوی هەیە ینی تۆ سەرەتاکە و مێژووەکە ڕێگەگە ئەگەڕێتەوە بۆ نازیەکان ینی زۆر بەشێکیان بەڵام ئەمڕۆ ئەدەوات ئەو کەرستانی کە لە بەردەستیانە ئایا ئەتوانن وەکو نازیەکان بکەن نازانم ئێمە لە ئەمڕۆ باسی ئەمڕۆ بکەین تۆزێک زەحمەتە چونکە تۆ مەسەڵەن تەنانەت پێکهاتە و سایکۆلۆژی تونڕەوێکی ئەمڕۆ وەکو پێکهاتە و سایکۆلۆژی یعنی مرۆڤێکی کاتی 1930 نییە چ لە ڕووی ئەوە ژینگەوە چ لە ڕووی باڵێن ئەدوکیشنەوەدا ینی لە ڕووی تربیەتەوە ینی هەرچۆنێک نەبێ ئەم خەڵکانەی ئێستا کە ئەندامن لەو حیزبە تونڕەوانە تا ڕادەیەکی زۆر لە قوتابخانەی کۆماری هاتنونەتە دەرەوە لە ینی پەروەردە کراون لەم قوتابخانانە کە هەمووی با بڵێن پرانسیپی مافی مرۆڤ و مرۆڤ دۆستی و ئەو شتانە تایە خوێندراوە هەرچەند تونڕە و بنبڕوان ناکەم ئەو کەرستانەی کە پێشووتر بەڵام ئەتوانن جۆرێک لە توندوتیژی لە هەڵسوکەوت و دواتر ڕنگ بداتەوە لە یازاکان ئەویش ئەوەیە کە با بڵێن ئیمانیان بەوە هەیە کە بەشێکیان کە ئۆروپا ناوچەیەکی کریسیانە ینی وا بەشێک لە جووەکانی چیتایە ئۆکەی من نابێ مەسەرەن بە شێوەیەکی بەرچاو یەجگار ئەم وڵام ینی بەجارێکی تر با بڵێن زۆنی ئەندەلوسی دروست بێتەوە جارێکی تر ئەم ژماری موسڵمانان زیاد بکە بۆیە ئەبێ کۆچبەرەکان تۆزێ کەم بکەینەوە ئەمە ینی بەشێکە لە فکری ئەوان بۆیە من پێم وایە ینی ئەو تونڕەوانە چەند ینی هەرچەندە خۆشیانە بەشێک لە تونڕەوەکان باس لەوە دەکەن کە بە تاکید خۆیان لە نازیەکان نابینەوە لەو ئوسلوبەی کە نازیەکان کاتی خۆی بەکارێننەوە نابینەوەمان خۆیان بە مۆدیارنترن ئەبینەوە بەڵام فکریان فکرێکی تۆزێک تونڕەویە بە حکمیەوەی کە ڕەفزی بەرامبەر دەکاتەوە باشە کاک تۆ سەبارەت بە کورد بازۆکە دوو کورد بوو بناندامی پەرلەمانی ئەوروپا هیچ لێکەوتەیە لەسەر پرسی کوردیش ئەم بوونە پەرلەمانتارە بەڵێ ئەوەی ڕاستی بێت ئێمە وەکو کورد دیاسپۆرای کوردیم پێشماوەیەکن یەکەم لەسەر کردو بوو مەبڵێن چۆن بڵێ ڤیدیۆیەکی بچووکم لەسەر کردبوو بە ئەحسائیات بە ستاتیستیک لەسەر ژمارەی ینی کورد بەعام ئێمە ئێستا لە ئەوروپا تقریبا ملیۆن و نیوەک کورد بە شێوەیەکی گشتی سەرەتای ئەگەر کاتە بێ بەس بە پەلەی تۆزێ باسکەین بۆی کە تێبگەین ئێستا شتێک دروست بووە ناوی چۆن جاران ئەمانوت ینی خەڵک ئەڵێ کوردی ئێران کوردی عێراق کوردی سووریا کوردی تورکیا کوردی ئازەربایجان ئێستا شتێک دروست بووە بە ناوی کوردی ئەوروپا ینی ئەمانە بەشێکن لە نەسیجی کۆمەڵایەتی ئەوروپی بە حکمی ئەوەی کە باسی جیلی یەکەم ناکەم باسی جیلی دووەم و سێهەم ئێستا ئێمە لە جیلی دووەم داین بەرەو جیلی سێهەم دەڕۆن کە لێرە لە دایک بوونا و باوکیشیان یا دایکیان لێرە لە دایک بووە بۆیە وردە تا جنریشنەکان یەک لە دوای یەک لێرە لە دایکە بن بەڕەچەڵە کوردن بەڵام بە هەموو پێکهاتەی سایکۆلۆژی زمان لە هەموو نەکان ئێرن بەڵام خۆیانش بە کورد دەزانن بۆیە ینی بەشێکی کۆمەڵا ینی باڵێن گروپێکی کۆمەڵایەتی گرنگە لە ئەوروپا کێشەکەمانەوەتانی وەکو کورد منەظەم نین ڕێکخراو نین دابەش کراوین ینی دابەش بووینە یەک بەسەر زۆن
مەسەڵەن ئەمەڵێ زۆنی باکوورە و باشوورە و ڕۆژهەڵاتە ئەوانە جگە لەو زۆنێش لە ناو زۆنەکانە دابەش بووین بەسەر حیزبەکان و ڕێکخراوەکان ئەمە عایدی فلانە حیزب ئەمە عایدی فلانە ڕێکخراوە بەڵام خۆشبەختانە لێرە و لەوێ هەم لە پەرلەمانی ناوخۆی وڵاتەکان بۆ ئەندامانی یەکێتی ئەوروپا و هەم لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا ئێستا وردە ئەمە دوو دەورەیە تقریبا ینی دەرکەوتووە وردەوردەنەوە یەک دەرکەوتووە کە درکی بەوە کردووە کە پێی خۆشە لە ڕێگەی حیزبە ئەوروپیەکانەوە کە ببێ بە کاندید و دەربچێ و ئەم جارێش کە ئەو بەڕێزانە دەرچوونە شتێکی زۆر باشە ینی شتێکی دڵخۆشکەرە هیوادارم لە داهاتوو دەژماریان زۆرتر بێت و بتوانین ئێمە شۆکو چۆن لۆبیەکانی تر لۆبی ئەرمەنی هەیە لۆبی جووەکان هەیە ئێستا سخینیەکان خەریکن ژماریان زۆرە بێت لۆبی و شتیان هەیە ینی ئەبش لۆبیەکمان هەبێت لۆبیش بریتی تەنهاوە نییە کە لە سیاست ینی با بڵێ ئەندا پەرلەمانێتە بێت لۆبی بریتە لەوەی کە با بڵێن کۆمپانیا ینی خاوەن کۆمپانیای گەورەت هەبێ خاوەن ئیشی کارت گەورەت هەبێ ئەنتەلکتوێلت هەبێ خەڵکی ڕۆشنبیری گەورەت هەبێ لێرە نووسەری گەورەت هەبێ لێرە کە شت بنووسێت و کتێبەکانی بە زۆر شوێکی زۆر باڵێن بفرۆشرێت و بخوێنرێتەوە ناسرااو ببن پێشمان بەوە هەیە لە بواری زانستی ئەو خەڵکانی ئێمە ینی ئەو ملیۆن و نیوە تیامانە هەڵکەوێت لە بواری ماتماتیک لە بواری زانست لە بواری چمستری یا باڵێن کمیستری ینی لە کیمیا لە بوارەکانی تر باڵێن بیبنەوە تەنها بە سیاست پێم وایە لۆبی دروست نابێت لۆبی باڵێن چەمکێکی تۆزێ هینە باڵێن پراگماتیکە چەمکێک کە پێویستی بە چەندین فاکتەر هەیە بۆی دروست ببێت بەڵام دڵخۆشکەرە کە ئەم بەڕێزانە دەرچوون من بۆ خۆم دەستخۆشیان لێ دەکەم بەڵێ وەکو باشووری کوردستان بڵێن کاندید نەبووە ئەوانەی باکوور ئێستا باز لەوەکەی کردوکیان خەڵکی باکووری کوردستانە ئەوەی ڕاستی بێ بە دەقیقی لێرەوە لە فەرەنسا نەبووە بەڵام وڵاتەکانی تر ئەوەی دەهێن بێ نازانم زانم چەند کوردێک بووە تقریبا 8 کورد باڵێن کاندید بۆ بەڵام نازانم سەربەچل هێنێکن سەربەچل ناوچەیەکن سەبارەت بە ئێستا کە بەریتانیا گۆڕانکاری بەسەر یەکێتی ئەوروپا چی ڕووی داوە کە ئێستا بەریتانیا نەماوە بڵێن نەم هەڵبژاردنەش بەریتانیا لە دەرەوەی یەکێتی ئەوروپایە ئیز لێکەوتەی هەیە یاخود لە داهاتوودا ئەگەری پەردبوون یاخود زیادبوونی یەکێتی ئەوروپاش هەیە ئەگەری پەرتبوون زەحمەتە چکە تا دێ ینی وڵاتی وەکو تورکیا ئەمە چەندین ساڵە خواخوایەتی بەس وەریگرن بە حکمی ژمارەکەی تۆزێک کێشەی دیموکراسی هەیە بە تاکید بەڵام کێشێکی تر هەیەوەیە ینی وڵاتێکی زۆر گەورەیە ئەگەر بێ لا تقریبا ئەبێ سەد ئەندامی پەرلەمانی وەدابنێن ئێخۆ ناکرێ ینی سەد ئەندام پەرلەمان ینی لە تورکیاوە بێ بۆ ئێرە بەبێ ئەوەی کە با بڵێ مەرجەکانی دیموکراسی و پرانسیپەکانی ئەو پرانسیپانی کە یەکێتی ئەوروپا لەسەری دامەزراوە لە ئازادی بیرروڕا مافی مرۆڤ مافی منداڵ مافی ژن ینی ئەم ینی کۆمەڵێ دادپەروەری با بڵێن مافی خوێندن مافی ینی کۆمەڵێ ماف و هەن هەیە با بڵێن پرانسیپەیە کە لەسەری دامەزراون جارێ لە تورکیا ینی با بڵێن بەدی نەکراوە بەڵام پێم وایە زیاتر گەورەتر ئەبێ و پێ با بڵێن هەرومەرجی نێودەوڵەتیش گۆڕەپانی دیبلۆماسی نێودەوڵەتی وا دەکات کە ئەوانەی کە گەورن قەبارەیان گەورەیە ئەو یەکێتیانە زیاتر با بڵێن ئەتوانن بمێنەوە وردە بەهۆی ئەم تەکنۆلۆژیایە ئێمە بەڕاستی ئێستا لە بەشی دووهەمی شۆڕشی سێهەمی پیشەسازی و تەکنۆلۆژی دەژێت ئەم بەشە بریتە لەوەی کە ینی تەکنۆلۆژیا زۆر پێش دەکەوێت یانی بە پێ و پێشبینانی کە دەکرێت لە 2030 بۆ 2050 لە هەموو بوارەکان لە بواری تەندروستی لە بواری پەروەردە زیرەکی دەستکرد زۆر هینە بێ با بڵێن زۆر تەسیریە بەڵێ بە کورتی کاتمان نەماوە سوپاس دەکەین وەکو پەرلەمانی ئەوروپا کە باست کرد ئێستا 720 کورسیە دەسەڵاتی زۆری هەیە بڵێن حکوومەتەکەش بە کوردی دەسەڵاتەکانی دەسەڵاتی چۆن یاسانی کە دەرەچێ ئەبێ وڵاتەکان ملزەبن جێبەجێکن دەسەڵاتیان هەیە کۆمیسیارەکان ماوەتەوە ئەو کۆمیسیارانە کە وەکو حکوومەت یان با بڵێن جهاتێکی تەنفیزیە ماوەتەوە سەر با بڵێن ئەو با بڵێن ئەتیفاقاتە لەناو فراکسیۆنە گەورەکان کە ئەکرێ بەڵام وەکوتم پێکاتەی ئێستا فراکسیۆنە گەورەکان ڕاستڕەوە معتەدلەکان لەگەڵ سۆسیال دیموکراتەکان دوو فراکسیۆنی زۆر گەورن و ئەم دوانش حکومڕانن یعنی لە وڵاتەکان ینی ئەزمونیان هەیە لە حکومڕانی پراگماتیکن ڕێکەکەون لەسەر بابەتە سەرەکیەکان باشە بە زووتە سەرەتایەتی ئەوروپا بەس بۆ پرسیە منی بوو دوایی بازرگانی وێستا بۆ ئەوم پرسەکان گۆڕدراوە بڵێن
بڵێ ئێستا ینی هەرچەندە نەگەشتووە بەرنامە هەیە با بڵێن ماستریشت هەیە با بڵێن ڕێکەوتناوی ماستریش امزاکراوە ڕێکەوتناوی ڕۆما پێشتر امزاکراوە چەندین کۆمرەخۆی سەرەتا ئەوە بوو کە با بڵێن ویستیان زۆنەکە ناوچەکە سەقامی بێ دواتر بوو بە سیاسی ئەنجات با بڵێن لە ڕووی ئابووری لە دوایەوە دواتر یەکێتی ئەوروپایاندا با بڵێن پەرلەمانیان دامەزران و ئۆرگانەکانی کیان دامەزران بۆ ئەوەی کە مەسەڵەن بۆ نمونە دادگای یەکێتی ئەوروپا دامەزرا بۆ ئەوەی کە ینی هەموو دادگاکان لەوێ خۆیان ببی ینی ئەو با بڵێن دۆسی دادگاکان لەوێ خۆی ببینێ بەڵێ بەڵێ کە بانکی سنترال یعنی تحکمی بکە بەڵام بەوەی ئەوە یعنی بەرنامەی ئەوەش هەبوو کە یەک جێشیان هەبێ ینی وزارەتی یەک وزارەتی دیفاعیان هەبێ یەکنیان هەبێ بەڵام ئەمانە جارێ ماوەتەوە یەکدانە بۆ تۆ بەڵێ سوپاس دەکەین دکتۆر لوئەی جاف سەرۆکی سەنتەری کێسک لە پاریس زۆر سوپاس دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ